هەولێر و نادیەکەیە. من کوڕی ئەو هەولێرم هەتا تەوا دلۆپ ڕۆح و گیانم لەگەڵ یانەی هەولێرە. ئەوەی لە توانای من و ستافەکەم دێت بۆ یانەی هەولێر بە دڵنیاییەوە تەقسیری لێ ناکەی. هیوام وایە بتوانین ئەم یانیە بگەینینە قۆناغێکی زێڕی لە هەموو خول و پاڵەوانێتیەکان و یاریەکاندا نەتایجی باش بێنین. زۆر گرنگە کە ئێمە بە تۆمارکردنی سەرکەوتن دەست پێ بکەین و بەدەستهێنانی جامەکانیش ئەنجام وەرگرینەوە. بۆیە هاندەرانی یانەی هەولێر پێویستە ساد نەبنەوە و یانەکە هی خۆیانە. ئێستا یانەکە و هاندەران ئێمەش کاتی ئەوە هاتووە سەرکەوتنەکان تۆمار بکەین بۆ پشتیوانی یەکتر بین. ئەمەش بە پشتیوانانی هاندەران و وەرزشوانان و ستافەکەمان لە دەستەی یانەکە پێکەوە ئەکرێت. پێویستە هەولێر یانەیەک بێت لە ناو عێراق و هەرێم و ئاستی ناوچەکە بگاتە لووتکە و تا دەگات بە دەستێنانی جامەکان، چونکە دڵنیای نەتائیجی باش یانەی هەولێر دەخاتە خۆناغێک کە ڕۆزگە و ئاواتی هەمومانە. بۆ ئێوەش پێویستیمان بە هەموو پشتیوانی هەموو لایەکە. سەرخستنی یانەی هەولێر سەرخستنی کوردستانە. کوردستانیش نیشتیمانی هەموو کوردستانە و بە دڵ و گیان لەگەڵی دای. داوا لە هەموو لایەکی دەکەم پشتیوانی بن، چونکە یانەی هەولێر پێنووە بە پشتیوانی و هاندانەکانتان. یانەکە یانەی ئێوەیە و هەموویانە. ڕاستە من سەرۆکی یانەی هەولێرم، بەس هاندەران خاوەنی ڕاستەقینەی یانەکەن. هەر هاندەرێکی هەولێر خاوەنی ڕاستەقینەی یانەکەیە. لە ئێوەی هاندان و پشتیوانی بەردەوام لە ئێمەش نەتایجی باش إن شاء الله. جزيل الشكر والامتنان للحضور جميعا لجماهير أربيل العزيزة لكافة الإخوان بالإعلام، وبكل تأكيد لهذا الحضور الكبير يعني حقيقة له وقع في النفس وفي التفكير، وبكل تأكيد نكون مسؤولين أمامكم أكثر وأكثر وأمام هذا التاريخ الكبير اللي حمله نادي أربيل وجمهور أربيل اليوم بهذا التواجد الكبير. لي الشرف حقيقة أن أحضر أمام هذا الجمهور الغفير والكريم، وإن شاء الله نعاهدكم جميعا بأن نبذل جميع الجهود، ونحن نحتاج بنفس الوقت دعمكم كجماهير ودعم الإعلام إن شاء الله. وإن شاء الله نوعدكم أنه نعود بأربيل إلى ما يليق به وبالأماكن إن شاء الله المقدمة إن شاء الله، ونتمنى التوفيق للجميع.